سێهەم شەوی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خواي حمد استعيشيكي بپایان بۆ تۆ، ئێمەت گەیاندۆتە شەوی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزان. یا ربی حەمدی تۆ ڕێکبوونیەوێت، سەنای تۆ بەردەوامیەوێت، بەردەوامی و ڕێکبوون و ڕازبوونم پێ ببەخشە. تۆ ئەی بەخشیت، کەس نییە ئەوە ببەخشیا. حەمدی تۆ زۆرترین تەسبیح و تەقدیس و تەحمید و تەمجیدیەوێت. زمان و دڵی ئەم تەحمید و تەمجیدەم پێ ببەخشە یا ڕەب. حەمدی تۆ منی بێتۆی ناوێت، حەمدی تۆ ئیخلاسیەوێت، ڕازی بوونی ئەوێ، ئیخلاسی یەکتاناسی و ئاوێتەی یەک ڕووگەبوون و توولی عیبادەتی ئەوێ. یا ڕەب پێم ببەخشە. یا ربی تۆ کۆمەکی کەسێ نەویستووە، بەشداری خوایەتیت هەرگیزا و هەرگیز قبوڵ نەبووە. عەزەمەتی سنوورێ ناناسێ، چاوی نازر هەمیشە بۆ مەجدی جەبەروتت قاسر، صفەتی مەخلوقاتێ بۆ خۆت قبوڵ نەبووە هەرگیز. حەمد بۆ تۆ ئەڵڵایت، بێهاوتایت، زیکر و فکری ئێمەی بچووک لە کۆپەی بە کبریای عەزەمەتی تۆ بە. ئیرادەی ذاتی حەق بە کەس سنووردار ناکرێت، زوبان و دڵ لە تەفسیری صفاتت کەلە و پێی ناکرێ. مرۆ بە عەقلی مجەڕەدی بێوەحی کاتێ خۆی پڕتاوی ناسینی تۆکە، دەستیان بەردیواری تەسکبینیەکەوێت. یا چەند بەبێ خۆ ناساندنی ذاتی خۆت بە ئێمە نەناس و سپڵەی پێنەزانین. یا ئەڵڵا تۆ مەلیک و جەبار و قودوس و ئەبەدی و ئەزەلی و سەرمەدیت شەریکن نییە، لا شەریکە لەک. ئەحەدیت لە بەحری مەلەکوتە قوڵترین مەزهەبەکانی فکرتیا چوون و نەگەڕانەوە و محەیر بوون. پاشاکان دەسەڵاتدارە گەورەکان خاوەنی هیچ نین. گردنەکان ئەگەر نۆشی شەربەتی زیلەت بۆ تۆ بکەن لە دەرگای عیززەتت ڕوویەکی شکۆداریان پێدەیت. حەمد بۆ تۆ یا ربی. ون بۆکانی مەلەکوت نەبین و تیا نەچین یا رب، کوژاوەی لاپەڕەکانی مەرحەمەتی تۆ نەبین. ئەیە و ئازیزانەی دڵتان وابەستەی ئەم مناجاتە بۆ لەم شەوی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. یا ربی دەستی ئەم هەموو خەڵکە، ئەم هەموو ڕۆحە، ئەم هەموو دڵەیکەوە ئەمڕۆ بەڕۆژوو بووە، دەسمان بگرە بۆ نزیکترین ڕێگەکەی خۆت. تۆ دەسمان نەگریت، بوون و نەبوونمان نەبوونە یا رب. بێ ئاگاییمان لە ذاتی حەق ماڵوێرانمانەکە. با بە ئاگابین پێش مردن، دوای مردن بە ئاگایی سوودێکی نییە. پێش لیقای بکەن، پێش پەشیمانی پەشیمان ببنەوە. دەستکاری دڵتان بکەن کە چاک بوو هەمووشت چاکە بێت. چاکبوونی دڵ تەقوا و تەوەکولە بەخوا. چاکبوونی دڵ حەڵاڵ خۆری و پارەی حەڵاڵی ژیرفانەکانتانە. معریفە و قاڵبوونە بە زیکر و فکر و عیبادەتی بۆ خوا بوون. دەیبا بۆ خوا بین، هەر وەک دۆستەکانی خوا بۆ خوا بوون، بە باشتر لە دنیای گەیاندن. ئێوەش لەو ڕێگەیا بن بە باشترەگەن. سەرقاڵی تاعەت و سەبر لەسەر تاعەت بن. ئەو زاتە کارەکانتان مەیسەرەکات، ڕازی بن بە کارەکانی ڕازیتانەکە. دۆستانی خوا بەسەر پێچی نەفسیان لە تاعەتی خوا نزیک بوونەوە و نەفسیان ڕام کرد و دەرگای عیبادەتیان بۆ کرایەوە. دەرسی نەفسی خۆتاندا بدەن. دەرسی نەفسم ئەبێت دای بدەم. خۆتی خۆت بکەرە ئامانجی خۆت، خەریکی خۆت بە ماڵوێران. کەس فریات ناکەوێ. ئەگەر فریای ڕامکردنی نەفسە کەوتیت فریاکەوی، ئەگەر ناکەویت ئەیتا ئەدوو بێدات. ئەگەر نابینای خۆمان بین چۆن فریای نابینای ترەکەوین. ئیشە بۆ غەیری خوا بێ خەڵکی بۆ لای کێبانەکەی. ئێمە لە خەڵوەتە پێگەین و لە جیلوەتە و نەبین. تەوحید لە ناو دەرگایە بێت و شەریک بۆ خوا لە ژوورەوە. میوانی ئەم ماڵە نیفاقە ئەی هاوار. زوبان بە ئەڵڵا پارا و دڵ بە نەناسی نوێران ئەی هاوار. چ گێژاوێکی خنکێنەرە
ئیمانداری ڕاست شەیطان ناناسی هەتا بیپەرستێت دەیبا نەیناسین ونی بکەن لە ژیانی خۆتان لە خوێنتان دەری بێنن و فڕی بدەن مانگی فرسەتە ڕەنگە فرسەتی مانگێکی ترت نەبێت و سێهەم ڕۆژی ڕەمەزانێکی تر نەبینی تەوبە بکە وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء اللهم آمين آمين يا مجيب السائلين